ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز من هاوڕۆ تۆفیقم بەڵکێم شەوی بەرنامەی پانۆراما پێتان گەیشتینەوە بۆ قسە و باسکردن لەسەر گفتوگۆی پێکهێنانی حکوومەتی نوێی عێراق واروەها مەسەلەی کەرکووک کە مەسەلەیەکی جددیەوە لە دوای ساڵی 2023ەوە کەرکووک بە پێی دەستور ڕاستە مادەیەکی قانونی بۆ دانراوە بۆ ئاساییکردنەوە و یەکلاییکردنەوەی ئەم دۆسەیە و هەمیشە لە سەروبەندی پێکهێنانی کابینەکانی حکوومەتی نوێی عێراقیدا گفتوگۆی لایەنی کوردی واروەها لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان لەگەڵ لایەنە سیاسیەکانی شیعە و سوننە و پێکهێنەری حکوومەتی عێراقی کەرکووک محوەری گفتوگۆکان بووە. لێستاشدا کە لایەنە سیاسیەکان لە گفتوگۆیەکی چڕدان واروەها لە بەرکەوتنێکی توندان و لە ناکۆشی و ململانەیەکی قورسدان و دەستێوەردانە هەرێمایەتی و نێودەوڵەتیەکانیش تا ڕادەیە کاری کردو لەسەر پێکهێنانی کابینەی نوێی حکوومەتی عێراقی ئاخۆ لایەنی کوردی و ئەو لایەنانی کە مەبەستیانە لە حکوومەتی داهاتووی عێراقیدا بەشدار بن مەسەلەی کەرکووک چۆن لەگەڵ لایەنی بەرامبەر باز دەکەن و چۆن دەیانەوێ نەخشە ڕێگەی نوێ بۆ چارەسەرکردنی کێشەکانی کەرکووک بێنە ئاراوە. کورد ئەگەر یەکگرتوو نەبێ ئەتوانێت ئەم مەسەلەیە لەسەر ئاستێکی باڵا لەگەڵ لایەنە شیعەکان و سوننەکان بخاتە بەرنامەی گفتوگۆکانیەوە و ئەو لایەنانی کە دەیانەوێت بەشدار بن لە پێکهێنانی حکوومەتی نوێی عێراقیدا بە تایبەتی شیعەکان ئەیانەوێ دۆسەی کەرکووک یەکلا بێتەوە کە ئەگەر یەکلا بێتەوە لە بەرژەوەندی کووردە بە دڵنیایی. ئەم شەو گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتە بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا حەسیب عەبدوڵڵا ئەندامی سەرکردایەتی شێتی نیشتیمانی کوردستان کە بە سوپاسەوە لە ستۆدیۆ لەگەڵمە. بەخێر بێ مامۆستا حەسیبە. خۆشحاڵین کە لە بەرنامەی پانۆراما جارێکی کاوە بینینەوە. دۆخی عێراق بەگشتی ئەزانین دۆخێکی ئاڵۆزە ئێستا و بەرکەوتنی لایەنەکان بەرکەوتنی قورسە. ڕاستە دوێنێ و ئەمڕۆ تا ڕادەیەک دۆخی عێراق هێور بۆتەوە و پەیوەندی و گفتوگۆی نێوان لایەنەکان و بە تایبەتی نێو ماڵی شیعی تا ڕادەیەک هێورە. دۆخی عێراق چۆن ئەبینن و ئەم گفتوگویانی سەروبەندی پێکهێنانی کابینەی نوێی حکوومەتی عێراق لە چه ئاستێک ئابین جەنابتان وەکو ئەندامی سەرکردایەتیشیتی؟ بەڵێ دیارە پرۆسەی سیاسی لە عێراق ئەتوانم بڵێم پرۆسەیەکی زۆر ئاڵۆزە لەبەرەوەی عێراق وڵاتێکی فرە پێک هاتەیە لە ڕووی مەزهبەوە لە ڕووی نەتەوە لە ڕووی ئاینەوە. یعنی لە دوای پرۆسەی ئازادی عێراقەوە لە دوای ڕوخانی ڕژێمی بەعسەوە کە قۆناغێکی تازە لە سیاستکردن لە دەوڵەتداری لە حکومداری هاتە ئاراوە بە تەحدید لە ساڵی 2005ەوە لە یەکەم هەڵبژاردنەوە شێوازی هەڵبژاردن و شێوازی تشکیلکردنی حکومەت بە شێوازێک بووە کە هەموو لایەنەکان لە عێراق بەشدار بن واتە حکومەتێکی تەوافقیان دامەزراندووە بەبێ ئەوەی هیچ لایەنێک لە دەرەوەی ئەم معادلە سیاسی بێ بەبێ ئەوەی کە هیچ لایەنێک لە دەرەوەی حکومڕانی بێت. کەواتە پەراوێزخستن نەبووە لەو کاتە. پەراوێزخستن نەبووە بە تەوافق بووە هەر پێکاتە و بە پێی استحقاقی خۆی بە پێی حەجمی خۆی بە پێی ژمارەی کورسیەکانی خۆی پۆستەکان دابەشکراوە لە نێوانیانە. ئەم پۆستانە بە شێوازێک دابەشکراوە شیعە کە گەورەترین پێکهاتەیە لەم وڵاتە پۆستی سەرۆکوەزیرانی بەرکەوتووە کە گرنگترین و هەستیارترین پۆستە لە دەوڵەتی عێراقیدا. لە دوای ئەوانیش عەرەبی سوننەیە کە ئەوانیش پۆستی سەرۆکی پەرلەمانیان بۆ دانراوە و لە هەموو حکومەتەیەک لە دوایەکان بۆ ئەوان بووە و بۆ کوردیش کە لە ڕووی قەبارە و لە ڕووی ژمارەوە پۆستی سەرۆکۆمار دراوە بە کورد وەکو استحقاقێکی نەتەوەیی بۆ کورداندراوە. دیارە کوردیش لە نێوان خۆیاندا لێک تێگەیشتنێک و ئەتوانم بڵێم ڕێککەوتنێک کراوە کە پۆستی سەرۆکۆمار بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بێ و ئەو سەردەمە بە تەحدید بۆ جەنابی فەخامەتی ئیمام جەلال بووە بەرامبەر ئەوە پارتی دیموکراتی کوردستان پۆستی سەرۆکی هەرێمی وەرگرتووە. ئەمە بووە بە عورفێکی سابت حکومەتە یەک لە دوایەکان ئەم چوار کابینەی کە ڕۆیشتووە ئێستا لە کابینەی پێنجەمای هەمووی بەم شێوازە ڕۆیوە و بینیشمان لە کاتی یەکەم کۆبوونەوەی پەرلەمانی عێراق لە سەروبەندی هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان خولی پێنجەم هیچ شیعەیەک خۆی کاندید نەکرد بۆ پۆستی سەرۆکی پەرلەمان و هیچ سونەیەک خۆی کاندید نەکرد بۆ جێگیری یەکەم و هیچ
عەرەبێک خۆی کاندید نەکرد بۆ پۆستی جێگری دووەم لەبەرەوەی ئەوە استحقاقی کورد بوو. ئەمە بۆتە عورفێک و بەم شێوازە بۆتە نەریتێک هەر کەسە و استحقاقی خۆی وەرگرتووە. بەڵام ئێستا لە دوای ئەوەی کە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراقی ئەم جارە هەڵبژاردننی پێشوەختە بوو، یعنی کاتی مابوو، بەڵام تووڕە و ناڕزایی شەقام وای کردبوو کە عێراقیەکان بەدەیان بە سەدان قوربانیاندا لە نێوان شەهید و کوژرا و بریندار و بەردەوام خۆپشاندانەکان لە دەرەوە بوون و لەسەر شەقام بوون و تووڕەیی شەقام گەیشت بۆ ئاستێک کە چۆکیان بە حکومت دادا و چۆکیان بە پەرلەمان دادا کە بچێتە ژێر ڕکێفی داخوازیەکانیانەوە و بڕیاری ئەنجامدانی هەڵبژاردنەی پێشوەختە درا ئەوە بوو لە مانگیدا ئەو هەڵبژاردنە کرا و هەر کەسە و استحقاقی خۆی وەرگرت. دیارە ئەم جارە زۆر کە سەڵێ ببوورە قسەکەشە پێ بڕۆمە ساحسی ببیرە نەچێتەوە زۆر کە سەڵێ نەخشەی سیاسی داهاتووی عێراق گۆڕاوە لە دوای هەڵبژاردنەوە ئەمەیان ڕاستە بە ڕوویای جەنابتان؟ من پێم وانە نەخشەی سیاسی بەو شێوازە گۆڕابێ کە کار بکات لەسەر گەورەبوونی حزبێک گەورەبوونی پێکاتەیەک لەسەر حسابی پێکاتەیەکی تر. ئەمەی کە هەتاکو دەستەی سەرۆکایەتێکە هەڵبژێردرا هیچ کێشە نەبوو، بەڵام کاتێک کە بینیمان کورد هەوڵیدا ناوماڵی خۆی یەک بخا ئێمە کاک هاوڕێ ئەمە چۆنەڵێ وەکو یاسای لێ هاتووە کورد دەبێ ناوماڵی خۆی یەک بخە ئەگەر ناوماڵی خۆی یەک نەخا بەرامبەر نارەکانی لاوازە بێ بەرامبەر نارەکانی ناوماڵی کورد پەرتەوازە بێ بە چاوێکی بچووک بە حەجمێکی بچووک سێری کوردەکان و ناتوان داخوازیەکانی خۆیان دەستەبەر بکەن. ئەمەی کە لێرە کرا وەک هەمیشە یەکێتی نیشتیمانی کوردستان کە خەمی ڕێخستنی ناوماڵی کووردە و خەمی ئەوەیە کە کورد بە یەک دەنگ بچێت شەڕی خۆی بکە شەڕی مافە دەستوریەکانی بکە و شەڕی استحقاقی نەتەوەکەی بکە وەکو هەمیشە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان وا ڕێکەوتن کە بچن لە بەغدا ئەم شەڕە بەیەکەوە بکەن و استحقاقی نەتەوەکەمان بەدەست بێنن و نەهێڵن هیچ کەسێک مافی نەتەوەکەمان پێشێل بکە. دیارە هەتا ئێرە جێگای ئومێد بوو جێگای دڵخۆشی کۆمەڵانی خەڵکی کوردستان بوو بە تایبەتی ناوچەجێ ناوکەکان لەبیرمان نەچێ ناوچەجێ ناوکەکان بە تایبەتی لە 4-5 ساڵی ڕابردووە لە بارودۆخێکی زۆر خراپ و زۆر نەخوازراودا بوونە چاوەڕێی ئەوەیانە کە کورد بتوانێت ئەم ناوچانیان بۆ ئاسایی بکاتەوە بتوانن مافە دەستوریەکانیانی بچەسپێنێت مافە دەستوریەکان بچەسپێنێ بەڵێ کاتێک ئاڵێن کورد بچێت شەڕ بکە شەڕی مافە دەستوریەکانی بکە ڕێگا نەدات مافە دەستوریەکانی پێشێل بکرێ بەداخەوە ئەوەی کە بینیمان کاتێک کە ڕۆشتن بۆ ئەوەی بەیەکەوە ئەم شەڕە بکەن بینیان شەڕەکە بەشێکی کراوە و کۆتاییشی پێهاتوە ڕێکەوتنێکی ژێربەژێر کراوە حراج من لەو کۆبوونەوە بەڵێ لەبەرەوەی یەکێتی بەڕاستی واڕۆی وا کە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان نەک پارتی دیموکراتی کوردستان لە دژی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم ڕێکەوتنەی ئیمزا کردووە هەر ڕێکەوتنەکەیان کرد خۆزگا ڕێکەوتنەکە ئەو خاڵانەی تیا وایە کە کورد هەموو کاتچاویەتی باسی مەسلەی ناوچە ناکۆکەکان و کەرکووک و هەروەها خەڵکی و ناوچانت کرد بەڕاستیان ئێمە زانین هەر لە دوای ساڵی 2023ەوە ینی بە هەوڵی هەموو لایەنەکان لەسەر و هەمویانەوە سەرۆک مام جەلال ینی توانرا تەوافقێک هەم لە کەرکووکیش بەدی بێنێت هەم لە پۆستەکانی کەرکووکیش بەدی بێت هەم لە بەغداش بەدی بێت بەڵام ینی لەسەر مەسلەی ئەو تەوافقە ئەمە ینی ڕاوەسم قسە بکەین و دواتر دێمەوە سەر ئەو بابەتی ڕێکەوتنەی کە پارتی کردبووی و بۆ ئیحراجکردنی یەکێتی لەگەڵ لایەنەکانی شیعە بە تایبەتی تیاری سەدری زۆرێک ئەڵێن ینی شکاندنی پرەنسیپی تەوافق و شەراکەتی ڕاستەقینە لە عێراق و پراوێزخستنی هەندێک لایەن و بوونە ئۆپۆسیۆنی هەندێک لایەن گەورەترین زەرەرەدا لە عێراقیەکان و پرۆسی سیاسی و لە نێویاندا کورد کە بە زەرەرمەندی یەکەم دێتە دەرەوە لەو شەڕە ئەمەیان تا چەند ڕاست بە دڵنیاییەوە وەکو ئاماژەمان پێکرد لە 16 ساڵی ڕابردوو لە تەشکیلکردنی یەکەم حکومەتەوە حکومەتەکان هەمووی حکومەتی تەوافقی بوونە و هیچ کەسێک لە دەرەوەی پرۆسی سیاسی نەبووە لە عێراق هەموو بەشدار بوونە هەر کەسە بە پێی حەجمی خۆی بەڵام ئەم ڕێکەوتنی کە ئێستا کراوە یاخود بە پێش ڕێکەوتنەکە با بڵێن ئەوەی بەڕێز مقتەدا سەدر ئیعلانی بۆ کاو کوتلەی سەدرەکانی ئیعلانی بۆکەن پشت ئەستور بە ژمارەی ئەو کورسیانەی کە هێناویانە دیارە ئەمەش یاسای انتخاباتەکە لە قازانجیان بووە ئەم دائیرە انتخابیانە لە قازانجی بووە بۆ یاتوانیویانە ئەو ژمارە کورسیە بێنن ئێستا پشت ئەستور بەو کورسیانەی کە هەیەە داوای حکوومەتی زۆری ناکەن کە حکوومەتی زۆرینە لە وڵاتێکی وەکو عێراق کە فرە پێکاتەیە مەرفوزە و سەرکەوتوو نابێ و پێم وانییە سەر بگرێت لەبەرەوەی کوتلەی سەدرەکان
بەم ڕێککەوتنی کە کردویانە ئەیانوێت چوارچێوەی هەمانگی لە دەرەوەی پرۆسی سیاسی بێ یاخود وەکو معارەزە بمێنێتەوە ئەمە جێگای قبول نییە کوتلەیەکی گەورەی کێش ببێ بە معارەزە هێزی چەکداری هەیە بەڕاستی بەڵێ بەدڵنیایەوە هێزێکی بەڵێ بەدڵنیایەوە هێزێکی سەرەکیین زۆرترین ژمارەی چەکدار لای ئەوانە و خەڵکی چەکداریان هەیە و هێزیان هەیە ناکرێت ئەوان لە دەرەوەی پرۆسی سیاسی بن بۆیە هەرزوو بینیمان چۆنە لە دەرهاویشتەکانی لەکەوتەکانی کاردانەوەکانی بە دەرکەوتن و دەوڵەتە زلهێزەکان و دەوڵەتە ئەقلیمیەکانی دەوروپشت هاتنە سەرخەت بۆ ئەوەی نەهێڵن بەم شێوازە ئەم حکومەتە تشکیل بکرێ و ئەم هەڵەی کە کراوە تانیوە هەوڵ بدەن چاچی بکەن نەک ئەم هەڵەیە بەردەوام بێت چکەمە کارەساتی بەدواوەیە لە عێراق حکومەتی زۆرینە مطلقاً سەرکەوتو نابێت. مامۆستا حەسیبە مەسەلەی ینی پێکێنانی وەفدی هاوبەشت بۆ یەکێتی و پارتی کە ینی پێویست بوو و گرنگ بوو و ضرورەتە کە وا بووە بەڵام ینی بەداخەوە ینی ئەنجامەکەی جەنابەت ئاشکرات کرد و پێم وابێت زۆرێک لە خەڵکی کوردستانی ژەزانن ئەین دەبوو وابێت و بە گفتوگۆیەکی هاوبەشانە هەردوو حیزب یەکێتی و پارتی لەگەڵ لایەنەکان بە تایبەتی شیعە بچنە نێو گفتوگۆکان بە تایبەتی مەسەلە هەستیارەکان کە پەیوەندی هەیە بە خاک و نیشتیمان و نەتەوە کە کەرکووک و ناوچە کێشە لە سەرەکانە پێکەوە گفتوگۆیان کردای بەڵام نەکرا زۆر کەس باز لە وەرەقەی هاوبەشی پارتیەکە لەگەڵ ئەو لایەنانە بە تایبەتی لەگەڵ لایەنی تیاری سەدری ئەی بۆ گلەیان لێکرێت کە ئەوترێ خاڵەکانیان بە دڵی کوردنی یاخود هیچی لە بەرژەوەندی کوردانیە ئێخۆمە هیچمان نەبینیوە ینی خەڵکی کوردستان ئاخۆ خاڵەکانی نێو ئەو وەرەقەیان بینیوە یاخود ئەو ڕێکەوتنیان بینیوە بۆ ئێمە چاوەڕێ نەکەین بزانین چییە بەدڵنیاییەوە ئەوەی کە مەطلبی ئێمە وەکو کورد کۆمەڵانی خەڵکی کوردستان داوای چیەکەن داوای خەڵک ینی با بڵین داواکاریەکانیان دیارە مەطالیبەکانیان دیارە لە پێش هەموو شتێ ئێمامانەوێ مادەی 140 جێبەجێ بکرێ ئەمانەوێ وەزئی ناوچە جێناکۆکان ئارام ببێتەوە ئاسایی ببێتەوە مادەی 140 جێبەجێ بکرێ هەر کەسە و مافی خۆی وەربگرێ دواتر کورد ئەوێ شایستەدارایەکانی ئەم هەرێمە کە بەشێکی دانەبراوە لە حکومەتی عێراقی فیدراڵ و زۆربەی کێشەکانمان لێوە چارەسەرەکرێ و بەڵگەشم بۆ قسەکانم ئەم 200 میلیارد دینارەیە کە مانگانە ئێمە دەستمان لەسەر دڵمانە ئاخۆ دێت نایەت تاخیرە بێت تاخیر نابێت هەر بە تاخیر بوونی یەکسەر لەم لاوە موچەکانمان ئەکەوێتە مەترسیەوە موچەی فەرمانبەرانی حکومەتی یاریمی کوردستان ئەکەوێتە مەترسیەوە ئێمە مەطالیبەکانمان ئەمانەیە مەطالیبەکانمان ئێستحقاقی پێشمەرگەیە یاخود پێشمەرگە ئەو هەموو قوربانیەی داوە بەردەوام لە دابینکردنی ئەمن و ئاسایش بۆ عێراقیەکان بۆ ناوچە جێناوکان بۆ کوردستانیان بەبێ جیاوازی لە ناو لایەنە عێراقیەکانە لایەن هەیە تا ئێستا پێڵێ میلیشیا یعنی ئێمە ئەمانەوێ ئەم فکرەیە لای ئەوان بڕەوێنینەوە کە پێشمەرگە سوپایەکی نیظامیە لە دەستور ئاماژەی پێکراوە و هاوشانی سوپا عێراقیەکان هێزی عێراقیەکان بەشدارە لە عملیەی پاراستنی عملیەی ئەمنی مەطالیبەکانی ئێمە ئەم خاڵانەیە دابینکردنی نەوت و غازە ینی ئێمە لە هەرێمێکین سەر بە وڵاتین ئەوەتانێ خۆتان لە سلێمانین ئەبینن سلێمانی و هەولێر و دوهۆک و هەموو شار و شارۆچکەکانی کوردستانەوە بەدەست نەبوونی نەوت گرفتی نەوتەوە گرفتی غازەوە گرانیەوە نەبوونی کار نەبوونی هەلی کارەبا بەدەست ئەمانەوە ئەمە مەطالیبی خەڵکی ئەم ناوچەیە ئەمە مەطالیبی خەڵکی ئەم هەرێمەیە یعنی ئەو ڕێکەوتنەی کراوە خۆزگە ئەم خاڵانەی تیا وایە ئێمەش بەدڵ و بەجان پشتیوانیمان لیانە کرد چاومان لە هەندێک خاڵ ئەنوقان بەڵام ئەوەی کە کراوە ینی بەڕاستی بۆ هێشتا ئێستا بڵاویان نەکردوێتەوە ئەم مانایەوە نییە خەڵک نازانێ خاڵەکان چییە ئەوە خاڵەکانتان بینی یاخود زۆربەی خاڵەکانمان بینیوە بەڵێ وەکو یەکێتی هەموو خاڵەکانمان بینیوە بەڵام خاڵەکان خاڵی زۆر لاوازن خاڵی دەستکەوتی شخصیە دەستکەوتی حزبیە دەستکەوتی پۆستە باسی مەرجع کراوە ینی بەڕاستی چۆن مەرجع ینی من ئەڵێم ئێمە لەم سەردەما کە ساڵی 2022 ئێمە دەبێ هەوڵ بدەین عێراق یاخود هەرێم یاخود عێراق و هەرێم مؤسساتەکانی بەهێز بکەین کار لەسەر بە مؤسساتکردن بکەین نەک بگەڕێنەوە سەر دیوەخان و مەرجەعدا بنین و چێ مەرجەعی کورد بێت مەرجع پەرلەمانی کوردستانە مەرجع پەرلەمانی کوردستانە نەخێر ئێمە دیارە وەکو کورد دڵمان بەوە ئاوی نەخواردوێتەوە ڕۆشتوینە لەگە شیعە داوای ئەوەمان کردووە ئێمە دەنگ بە ئێوادەین بەڕێز مقتەدا سەدر ئەکەین بە مەرجەعی شیعە بەرامبەر ئەوە ئێوەش دەنگ بە سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان بدەن کە ببێ بە مەرجەعی کورد بەداخەوە من لە ڕابردوو جەنابی مام جەلال
يعني مرجع بوو بە حقت مەرجع بەڵام قەت ڕۆژێ لە ڕۆژان خۆی نەیگوت من مەرجعم یان نەیگوت بمکەن بە مەرجع یعنی ئیش و کار و خەبات و ماندووبوونەکەی وای لێ کردبوو نەک هەر کورد بگرە پێکاتەکانی ترش جەنابی مام جەلالیان کردبوو بە سمبولێک کردبوو بە ڕەمزێک کردبوو بە مەرجعێک بەداخەوە خاڵەکان ئەوەندە خاڵی لاوازە کەرکووکی هیچ شتیانە بۆ لەو خاڵانەیە نەخێر بە هیچ شێوەیەک خۆزگا باسی کەرکووکی تیا بووایە من ئەڵێم کەرکووکیان هەر لە بیر نەبووە و ناوچە جێناوەکانیان هەر لە بیر نەبووە ئەو خاڵانەی کە ئێمە ئەو هەموو قوربانیەمان لە پێناوی داوە کە مەسلەی خاکە مەسلەی نەتەوەیە مەسلەی خزمەت گوزاریە مەسلەی ئەمن و ئاسایشە ئەمانە هیچ کام لەم خاڵانەی تیا نەبووە و ڕەنگە هەر لە بیریان چوو بێ باسی لەبەرەوەی بەلای ئەوانەوە خاڵی مادی و دەستکەوت و ئەم شتانی بەرژەوەندی حیزبیەکان ئەوانیان بە گرنگتر زانیوە. ئێستاوە بۆ نمونەیەکێتی و پارتی نەیانتوانی بە هاوبەشی بچنە بەغدا و بەڵام وەکو دەوترێت هەوڵێک هەیە یاخود ینی چانسێکی دیکە هەیە کە جارێکی دیکەیشیتی و پارتی یعنی دەرگای گفتوگۆ بە ڕووی یەکا بکەنەوە بتوانن بە هاوبەشی لەسەر پێکێنانی کابینی نوێی حکوومەتی عراقی و لە بەرامبەر شیعەکان و سونەکان بچنە گفتوگویەکەوە تر نازانمە تا چەند ینی بەدیدێ لە داهاتووە جەنابەت ئەندامی سەرکردایەتی لەوە چێ هەندێک زانیاری هەبێت لەو ڕۆ ئەگەر هەتا توانی پێمان بڵێ بەڵام منەبێ بپرسم ئەگەر نەگونجایشێتی و پارتی بێکەوە بچنە بەغدا ئەمە گفتوگۆی پارتی دیموکراتی کوردستان بوو لەگەڵ لایەنی سەرەکی پێکێنانی حکوومەتی عراق کە ڕەوتی سەدرە یەشێتی نیشتیمانی کوردستان ئەگەر بەتەنیا ئێستا لە بەغدایە و بەڕێز ینی باڵجەلا تاالبانی لە بەغدایە و وەفدی یەشێتی لەوەیە ئێوە گفتوگۆکانی یەشێتی چۆنە بینن لە بەغدا لەگەڵ لایەنەکانی عراق بە سونە و شیعەوە یەشێتی وەکو باز دەکەن دەڵێن جارێک لە سەرەتایە هەوڵی پۆستی سەرۆک کۆمارەدا ئەگەر ئەمە هەوڵی یەشێتی بێ ئێخۆ کەواتەیانی ئێوە ژۆک و پارتی هەوڵێکی وهاتان نەبووە بۆ کەرکووک. بەڵێ پرسیارەکە زۆر وازحە دیارە یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو هەمیشە زۆر جار قوربانی داوە تەسحیەی داوە بە پێگەی خۆی بە پۆست بە زۆر شتی بەلاوە گرنگ نەبووە لە پێناو میلەتەکەی لە پێناو پاراستنی شکۆی میلەتەکەی لە پێناو پاراستنی کیانی میلەتەکەی کە پەرتەوازە نەبێ کە غەدریان لێ نەکرێەوە تووشی چەسانەوە نەبن. یەکێتی نیشتیمانی کوردستان بڕوای تەواوی بە گفتوگۆ هەیە و ئەم جارش وەکو ڕابردوو وەکو چەند جارەی تر یەکێتی نیشتیمانی کوردستان دەست پێشخەر بووە بۆ ئەوەی کە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان بە یەک وەفدی هاوبەش بچنە بەغدا و شەڕی خۆیان بکەن. یەکێتی نیشتیمانی کوردستان بیرکردنەوەی وایە کە لە سلێمانی یاخود لە زۆنی سەوز ئەگەر یەکێتی باڵا دەستە و کار بۆ بەرژەوەندی حیزبەکەیە کە ئەمە مافێکی ڕەوای خۆیەتی و بە پێچەوانەوە لە زۆنی زەرد پارتی دیموکراتی کوردستان کار بۆ بەرژەوەندی حیزبەکەیەکە بەڵام لەو دیوچیای حەمرینەوە دەبێت واز لەم بەرگە بێنن واز لە یەکێتی و پارتی بێنن دەبێت لەوێ بە یەک ڕوئیای نیشتیمانی بە یەک ڕوئیای نەتەوەیی بچنەوە مفاوەزاتەکانەوە بڵێن ئێمە کوردین یعنی کە بە یەکەوە ڕۆشتن بە یەک وەفدی مشتەرەک ڕۆشتن نارەکانمان سڵیان لێ ئەکاتەوە. لەم سەروبەندە مامۆستاجان ئێمە بیستین ینی بۆچی ینی زۆنی سەوز و زۆنی زەرد زۆر هاتوۆتەوە ئارا ینی ئێخۆ ئەمەش لادان نییە لە ینی هێڵە نیشتیمانیەکان کە هەمیشە یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕابردوو وەکو جەناب تەڵی زۆری تەسحیەوە ئێخۆ بۆ پێکێنانەوەی یەکگرتنەوەی کابینەی مشتەرەکی حکوومەتی هەرێمی کوردستان گەورەترین لە یاشە تەسحیەوە بۆچی ئێمەسیانی ئەم قسانەمان گوێ لێ بێتەوە بەڕاستی ئەم قسانە واقعە پێشتریش هەبووە وەکو ئاماژەم پێکەی یەکێتی نیشتیمانی کوردستان بەردەوام تەسحیەی داوە لە پێناو میلەتەکەی یعنی ئەمانە هیچی مزایدە نەبووە بە کردار چەسپانیوێتی بەڵام هەموو شتێک سنووری خۆی هەیە کار گەیشتە سەر ئەوەی کە ئێمە باسی دابشکردنی پۆستەکانمان کرد لە حکوومەتی عێراقی فیدراڵ کە دەوڵەتێکی فرەپێکاتەیە و دەبێ حکوومەتەکە حکوومەتێکی تەوافقی بێ یعنی پۆستی سەرۆک کۆمار ئەمە یەکلا بۆتەوە کە یەکێتی نیشتیمانی کوردستان و استحقاقی خۆیەتی یعنی لە بری ئەوەی پارتی دیموکراتی کوردستان پاڵپشتی یەکێتی نیشتیمانی کوردستان بکە بۆ بەدەستهێنانی ئەم استحقاقە کە استحقاقێکی نەتەوەییە و پشکی یەکێتی نیشتیمانی کوردستانە پارتی دیموکراتی کوردستان ئێستا هاتووە داوای ئەو پۆستاکە یعنی باس هەندێک قسەی زۆر عجیبەکە ئەڵێم پۆستە خۆ تاپۆ نییە ئەی باشە گەرم پۆستە تاپۆ نییە ئەی سەرۆکی هەرێمی کوردستان تاپۆیە ئەی حکوومەتی هەرێمی کوردستان تاپۆیە یعنی ئەگەر لای ئەوان تاپۆنیە ئێمەش بە سیاست و بەرنامەی خۆمانە دەبێ بچینەوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان تا ئەم لەحزەیەش دەرگای واڵایە و دەستی
ئاشتەوایی درێژەکە بۆ هەر کەسێک و بە تایبەتی لەگە پارتی دیموکراتی کوردستان ئێمە لە کەرکووک بیرمان نەچێ ینی مەوزوعەکان زۆر ڕەبتی بەیەکەوە هەیە لە کەرکووک ئێمە زۆر پێویستیمان بە پارتی دیموکراتی کوردستانە وەکو یەکێتی لەبەرەوەی ئەگەر پارتی ڕوئایەکی وازحی نەبێ سیاست و بەرنمەیەکی وازحی نەبێ وەکو لە ڕابردوو بینیمان چۆن نەهاتە پێشەوە بۆ ئەوەی پارێزگارێکی کورد بۆ کەرکووک دابنرێ و بوونە هۆکاری ئەوەی کە ئەو پارێزگارە بە وەکالەتە چیناو ئەنەی هەموو سفاتە خراپەکانی تایە لە خراپ بەکارهێنانی دەسەڵات لەگەڵ گرنتی چێکە لە داهاتووش بێتە پێشەوە گرنتی تا وەرگرتووە تا ئێستاش ماوەتەوە تا ئێستا ناتەبانەوە بەڕاستی لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان جا گەڕێمەوە سەر پرسیارەکەی جەنابەت کە پۆستی سەرۆکۆمار ئەمە استحقاقی خۆمانە و لە 2018 پارتی دیموکراتی کوردستان دیسانەوە نازانم بیری چوبەوە کە ئەم استحقاقی یەکێتیە دەبوو کار بکات و هەوڵ بدات کاندیدەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان سەر بخات و کەسێکی تریە ناو یاخود با بڵێن کاندیدی هەبووە ئەم جارش بە هەمان شێوە کاندیدێکی هێناوە بەداخەوە کاندیدێکی لاوازی هێناوە ئەو کاندیدە لاوازە لەناو هەموو عێراقیەکانە ئەتوانم بڵێم تێبینی لەسرە و مەقبولیەتی نییە و پێیان ڕەفزە بە تایبەتی هاوپەیمانەکانی خۆی و لەناو ئەوانی شا بە تایبەتی کوتلەی سەدری کە داوای پێکهێنانی حکومەتێکی پاک و نەزیه و دوور لە گەندەڵیەکەن. مامۆستا حەسیبە مەسەلەی پۆستی سەرۆکۆمار ڕاستەوەکو جەناب دەڵێ ئەمە یەکلا بۆتەوە ئەمە استحقاقی یەکێتی نیشتیمانی کوردستانە و بەرکەوتەی خۆیەتی. خەڵکە پرسێت یعنی بەڕاستی چکە جەنابیشتان هەم لە ناو خەڵکان و بە تایبەتی ئێوە چکە لە کەرکووکن کە ئیتر ئەمە محوری ململانیەکانەوە چەقی کێشەکانە کە ئێمە هەمانە لەگەڵ حکوومەتی بەغداوە لەگەڵ لایەنە سیاسەکان بە سونە و شیعەوە بەڕاستی. یەکێتی لە ڕێی بەدەستێنانی پۆستی سەرۆکۆمارەوە ئەگەر جارێککەم پۆستەوە بگرێت ئەتوانێ داکۆشی بکە لە مافی کەرکووچیەکان ئەتوانێت مادەی 140 جێبەجێ بکە ئەتوانێت دۆخی کەرکووک ئاسایی بکاتەوە ئەتوانێت پارێزگارێکی کورد بۆ کەرکووک دابین بکە و دابنێ یاخود نەخێرەمانەش مەحاڵە. دیارە ئەم مەرحلەی کە ئێستا ئێمەیتیاین بەعام هەموو عێراق و بە هەرێمی کوردستانیشەوە قۆناغێکی جیاوازە ئەمە سیاسەتێکی درێژ مەودا دائەندرێ ئەم حکومەتەی ئێستا تەنها بۆ 4 ساڵ نییە پێم وایە ڕنگدانەوەی ئەبێ بۆ ماوەی چەندین 4 ساڵی بۆیە بەرنامەکەی مەبەستەوە بڵێ بۆیە وەرگرتنی پۆستی سەرۆکۆمار کە استحقاقی خۆمانە بڵێ زۆر خزمەتی کوردەکە بینیمان لە ڕابردوو جەنابی مامجەلال هەر کاتێ مەترسی بکەوتایەتە سەر شاری کەرکووک دەسەڵاتەکانی خۆی بەکارهێنا و ڤیتۆیە کرد چەندین جار تووشی ئەو حاڵەتە بوو کە بە دەسەڵاتی خۆی بە ڤیتۆی خۆی بارودۆخەکەی چارەسەر کردووە. دیارە پۆستی سەرۆکۆماری عێراق پۆستێکی زۆر گرنگە و حامی دەستورە و لە سەردەمی جەنابی مامجەلال توانراوە ئەو دەستورە دابنرێت و استحقاقی کوردی تیا دیاری بکرێ و دەبێ ئێمە پارێزگاری لەو استحقاقی نەتەوەکەمان بکەین کە لە دەستوری عێراق ئاماژەی پێکراوە. دیارە دووبارە پۆستی سەرۆکۆمار کە استحقاقی خۆمانە جەنابەت ئاماژەت بە خاڵێک کرد ئەڵێ کەواتە ئێوە جیاوازیتان چییە لەگەڵ پارتیە ئێمە داوای استحقاقی خۆمانمان کردووە ئێمە نەمانوتوە ئەوەی خۆمانە بۆ خۆمان دێم بەشەکەی تۆشە خۆم ئەوەی برادرانی پارتی کردویانە ڕێک وایە ئەڵێ بابا کەس باسی پۆستی سەرۆکی هەرێم نەکا کەس باسی پۆستەکانی ئێمە نەکا هاتووە شەڕی پۆستی ئێمە شەڵات بیتوانێت مەبەستم بەرکەوتەکە نەبوو مەبەستمەوە بۆ نمونە جەناب داماژەت بۆدا کە لە کارتی یاخود ئەو وەرەقی مشتەرەکەی کە هەبوو بۆ ڕێکەوتن پارتی و لایەنی سەدری و سونە ینی باسی کەرکووکی تیانە بووە ئێمە من مەبەستەکەم ئەوە بوو ینی ئێستا یەکێتی لە بەغدایە پێداگریەکە و هەوڵەدا بۆ لۆبیەکات بۆی کە بۆ نمونە پۆستی سەرۆکۆمار بۆ یەکێتی بێجارێکی دیکە ئێمە مەبەستەکەم ئەوە بوو هەوڵەکانی یەکێتی ئێستا بۆ ئاراستەیە یاخود بە ئاراستی قسەکردنە لەسەر کەرکووک. کاگاوڕێ مەسلەی کەرکووک پرسێکی زۆر گرنگە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە خۆی بە خەمخۆری کەرکووک زانیوە و بەڵگەشمان بۆ ئەم قسانە لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر لە دوای لێکەوتەکانی ڕیفراندۆمەوە یەکێتی نیشتیمانی کوردستان کەرکووکیەکانی بەجێ نەهێشت و لەگەڵ یانە مایەوە و ئەتوانم بڵێم ڕۆژانە وەک ئەوە وابوو پیاڵەیە ژەهر بخوا چونکە کورد بەڕاستی وەزعی زۆر خراپ بوو ئێمە بەدەر لەوەی لە 150 خاکی کوردستانمان لەدەستدا بوو ئێمە لە کەرکووک ڕوبەڕووی شاڵاوێکی تەعریبی بەردەوام بووینەوە دەرکردنی لە فەرمانگە حکوومیەکان کوردەکان دەرەکران و لە شوێنەکانیان عەرەبدا ئەندرا لە هەموو مەلەفە ئەمنیەکان
لە هەوڵیانەدا لە ژێردەسی کوردەری بێنن و خەڵک لە هەموو ئەتوانم بڵێم خواروی عێراقەوە و لە بەغدا و لە ڕۆژئاوای کەرکووکەوە کە کەرکوچی نەبوون هاتبوونە ناو کەرکووک نفوس و فۆرمی بایعی و فۆرمی خۆراکیان ئەمانیان بۆ گۆڕابوو ئەمانیان بۆ کرابوو. یەکێتی نیشتیمانی کوردستان تا ئێستاش خەڵکی کەرکووک کاتێک لە بوونی کێشە و گرفتەکانیان ڕوو لە بارگاکانی یەکێتی نیشتیمانی کوردستانەکە بە دوای چارەسەرا ئەگەڕێ لەبەرەوەی ئەزانێت یەکێتی نیشتیمانی کوردستان لە ناو جەماوەرەوە لەگەڵ جەماوەرەوە خەمخۆری خەڵکە بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان دڵنیا بە قەت سازش ناکا لەسەر کەرکووک و دەستبەرداری پرسی کەرکووک نابێت و ناتوانێت لێ بگەڕێ کەرکووک حەلی هەیە حەلی بەدیلی هەیە. دیارە ئێمە ئومێ دەکەین لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان کە زۆرینەی کورسیەکانی کەرکووک هی کووردە یعنی کورد 6 کورسی هەیە دیسانەوە پۆستی پارێزگاری کەرکووک یەکلا بۆتەوە وەکو پۆستی سەرۆکۆمار کە ئەمە استحقاقی کووردە لە ناو کوردیشا استحقاقی یەکێتی نیشتیمانی کوردستانە بەڵام دەبێت پارتی دیموکراتی کوردستان ئەگەر کەرکووک دڵی کوردستانە با خەمێک لەو دڵە بخۆن و با بێن شەڕەشمان ماوەزانی شەڕی پۆستی پارێزگاری کەرکووک بە حەقەت ینی ئەوە زۆر هەستیارە و یەکلاکردنەوەشی زۆر ئەستەمە بەڕاستی لە نێوانی بەتایبەتی کاک هاوڕێ لەم سەردەمەیە کە ئەنجومەنی پارێزگاکان نەماون ینی پارێزگاری کەرکووکی بەوەکالەت ئەتوانم بڵێم زۆر لە جاران ڕۆڵی خراپترا لەبەرەوەی هیچ ڕقیب و چاودێرێک بەسەریەوە نەماوە گەندەڵی بەردەوامە تعریب بەردەوامە فرۆشتنی پرۆژە بەردەوامە قۆرخکردنی جومگە سەرەکیەکانی شاری کەرکووک بەردەوامە و دیسانەوە پەراوێزخستنی کورد و نەبوونی خزمەتگوزاری و نەبوونی ئاو کارەبا و کارکردن بە دووفاقیەت هەر بایەک نمونێکی زۆر سادەت بۆ بێنمەوە نرخی ئەمپێرێکی مۆلیدا ئێستا لە حەویجە بە 7,000 دینارە لە کەرکووک بە 15,000 دینارە ئەمە ئیشکردنی دووفاقی ئەو کەسەمان پێڵێ کە زۆر بەخراپ ئیشەکە لەبەرەوەی حەویجە خۆی خەڵکی ئەوێ و خۆی خەڵکی ئەو ناوچەیە سێرکە بزانە هەرچی خێر و بێری ئەو شارە هەیە ئەچێ بۆ ناوچەکانی خۆی سەرپیانەکات و ئاوەدانکردنەوەیەکی لە ڕادە بەدار و دامەزراندنی ئەتوانم بڵێم هیچ کەسێک نەماوەدانە مەزرابێ لەو ناوچەیە بە پێچەوانەوە ئەبینین پێکاتەی کوردیش بە هەزاران دەرچوومانەیە و خزمەتگوزاریەکان نییە جادە و ڕێگاوبانەکان خراپە و بە مطلقی کورد زۆر نیگەرانە و لەم 4-5 ساڵەی ڕابردوو بارودۆخەکان بە هیچ شێوەیەک بەدڵی کورد نەبووە و چۆن ئەڵێ مەرحەلەیەکی زۆر سەخت بووە کورد تێیپەڕاندووە بۆیە ئومێ دەکەین ئەندامانی ئەنجومەی نوێنەرانی کورد لە بەغدا کار بکەن بۆ دەرکردنی یاسای بۆ دیاریکردنی کاتێک بەروارێک بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان هەتاکو ئەنجومەنی پارێزگاکان هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان نەکرێ و ئەو ئەنجومەنە دروست نەبێ و نەبێتە ڕقیب لەسەر ئەم خۆی دیارە ئەمە ڕقیبە لەسەر پارێزگار و لەسەر ئەدای حکومەتی مەحەلی بەداخەوە ئەو برادرانە زۆر خراپ و زۆر کارەکانیان کردووە و ڕۆژی ئەو شارە هیچ ڕووناکیی تیان نابینین هەر بەو شێوەیە کە هێناویانم 4-5 ساڵە. مامەسا حەسیبە ئەمە هەڵوێستی هەم پارتی هەمێشێتی وەکو لایەنی کوردستانی لەسەر کەرکووک و لە کاتی پێکهێنان و گفتوگۆکان بۆ کابینەی نوێی حکوومەتی عێراقی لەگەڵ لایەنی شیعە و لایەنی سونە. باشە جەنابەت ئەندامی سەرکردایەتی شێتیت و لەو شارەیت و گفتوگۆ و پەیوەندی زۆرت هەیە لەگەڵ لایەنە سیاسیەکان بە سونە و بە شیعە بە تورکمانەوە. ئەتوانین بڵێن ڕوئیای لایەنی شیعە و سونە لە کەرکووک چۆنە بە تایبەتی ئێستا لەم سەروبەندی پێکهێنانی حکوومەتی نوێی عێراقا بۆ مەسەلەی کەرکووک بەڕاستی ئەوان چۆن کەرکووکە بین؟ بەڵێ دیارە بەداخەوە لە دوای یاخود با پێش باسی پێش ڕفراندۆم بکەین ئەو پەیوەندیانەی کە جەنابی مامجەلال دروستی کرد بوو هەمووی پەیوەندی تونند و تۆڵ بوو پەیوەندی تۆکمە بوو لەگەڵ هەموو پێکاتەکانە لە شاری کەرکووک دیارە لە کەرکووک جەنابەت ئاماژەت پێ کرد تورکمانی لێیە عەرەبی شیعی لێیە عەرەبی سونەی لێیە پەیوەندی زۆر سەلیم و باشمانە بوو بەڵام لەگەڵ بەرزکردنەوەی ئەو دروشمە گەورەیە و هەوڵدان بۆ جیابوونەوە لە عێراق ئەمە درزی خستە نێوان ئەو پەیوەندیانەوە درزی خستە نێوان ئەو چۆنەڵێ تەواصلەی کە هەمان بووە بەردەوام بەڵام ئێستا من باسی ئێستا ئەەکەم و لە ماوەی ئەم چەند ڕۆژە بە تایبەتی
شیعەکان ئەو شیعانەی کە لە کەرکووکن زۆر سوپاس و ستایشی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەن لەبەر ئەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان نەبوو بە بەشێک لە لێکترازانی ناوماڵی شیعە دیارە بینیمان بەو ڕێکەوتنە سێقۆڵیەی بارزانی حەلبوسی سەدریەکان بەشێکی گرنگی شیعەکان خرایە دەرەوەی عملیە سیاسیان هەوڵیاندا بیخەنە دەرەوەی عملیە سیاسی کە ئەویش چارچەوەی هەمانیان پەرتیان کرد ناوماڵی کوردیان پەرت کرد و اینجا ناوماڵی شیعەشیان پەرت کرد شیعەکان بەمە زۆر ئەزانن و ڕێک ئەڵێن ئەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان کردی دیارە یەکێتی بایکۆتی تەنانەت هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانیشی کرد بەڵێ ئەڵێن ئەوەی یەکێتی کردوێتی ڕێک بەرنامە و بڕیاری یاخود بەرنامە و ئیشکردنی جەنابی مام جەلال بەو شێوەیە بووە هەموو کات هەوڵی داوە لایەنە ناکۆکەکان کۆ بکاتەوە لایەن ناکۆکان لە یەک نزیک بکاتەوە و ڕێکیان بخا نەکەوڵ بدا درزیان تێ بکە شەردەوەمیان لەبەر چاوێ لە داهاتوە بۆ مەسەلەی کەرکووک بۆ پارێزگاری کەرکووک بۆ خزمەت گوزاری کەرکووک بۆ دامەزراندنی لە هەموو ڕۆکانەوە بەڕاستیانی بۆ بەدڵنیایەوە ئەوەی ئێستا ئەوان باسیەکەن زۆر سپاسگوزاری یەکێتی نیشتیمانی کوردستانن لەبەرەوەی نەبوو بە بەشێک لەو ململانەیە و نەبوو بە بەشێک لەو سراعە هەر ئەوەش هەوای کردووە ئێستا ئەبینین ئەوەندە بەرامبەر ئەوە چەندە گلەیی و ڕخنە لە پارتی دیموکراتی کوردستان گیراوە ئێستا ئەبینین و ئەو فشارە نێودەوڵەتی کە لە سەرەتی بە تایبەتی تەدەخولی دەوڵەتە ئەقلیمیەکان و بە تایبەتی وڵاتێکی وەکو ئێران کە هەرگیز ڕێگەنادا چارچەوەی هەمانگی لە دەرەوەی پرۆسی سیاسی بێ لە عێراق هەرزوو نوێنەری خۆیانیان نرد بۆ لای بەڵێ ماڵی شیعە پەرد بێ و ناوماڵی شێوازە بێت بەڵێ و باش درک بە بابەتەکەکەن نایەنەوێ شیعە لە دەرەوەی پرۆسەکە بێ و ئەشزانن و یعنی نیگەرانن لە بوونی کاندیدی پارتی بەرامبەر کاندیدەکە یەکێتی لەبەرەوەی ئەزانن لە عێراق پێوتون بڵێ لە عێراق هیچ پرۆسەیەکی سیاسی سەرکەوتو نابێ بەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان حزبێکە حەجم و قەبارەی خۆی هەیە و ناکرێت هیچ حکومەتی تشکیل بکرێ بەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان بۆیە هەوڵەدەن ئەو هەڵەیە کە ئەم سێلایەنە کردویانە ئێستا بە پێچەوانەوە ئیشەکەن کارەکەن لەسەر ڕێکخستنەوەی ناوماڵی شیعە بەداخەوە دەبوو پارتی دیموکراتی کوردستان لەوەشە ئەولەویەتی بدایە بە کورد بەهاتایە جارێ ناوماڵی کوردی کە پەرتی کردووە کەژمەوە بڵم ینی چێ ناوماڵی کورد ڕێگەخاتەوە تا لایەنێکەیە کە فریای شیعاکەوێ لایەنێکی فریای سوناکەوێت کە وڵاتانی هەرێمایەتی وکو ئیمارات و سعودیە و قەتەر و تورکیان ئەی باشە ئەی کورد چێ فریایەکەوێ ئەگەر خۆمان فرێ خۆمان بەدڵنیایەوە کاک هاوڕێ ئەم ڕێککەوتنەی کراوە ئەم پەرتەوازەکردنی ناوماڵی کورد و ناوماڵی شیعە بە دەرەجەی یەک کورد خۆی تایە زەرمەند دەبێ لەبەرەوەی خۆت ئاماژەت پێکرد ئێمە هیچ دەوڵەتێکی زلهێزی وەکو ئەوانیان دەوڵەتێکی ئەقلیمی وەکو ئەوان لە پشتمانیە خەمی بێ ناوماڵی لەبەرەوەی ئەزین دەوڵەتانی دەور و پشتمان هەمووی دەوڵەتی داگیرکەرەوە هەمووی یەک بەرنامە و یەک سیاسەتیان هەیە ئەوان ڕەنگە شایان بێت ئێمە پەرتەوازە بین و ناوماڵی کورد یەک نەبێ بەداخەوە ئەو پەرتەوازەی کراوە ئەکرێ من پێم وایە کات ماوە و یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە دەرگای کراوەیە بۆ ئەوەی جارێکی تر هەوڵ بدەن ناوماڵی کورد یەک بخەنەوە و لێرە بەدواوە یەکێتی نیشتیمانی کوردستان دەست درێژەکا بۆ ئاشتی بەڵام هەرگیزاوەرگیز لە دوای هیچ حزبێکەوە ناڕوات چونکە لە ڕابردوو زۆر تەسحیەیدا زۆر قوربانیدا لە پێناو میلەتەکەی بەڵام ئەوەش هەتا ئێرە و بەس دەکرێت ئێمە هەوڵەکانمان لە دوای شەڕی یاخود پۆستی سەر کۆمەر بەڕاستی پێویستی بە شەڕ نەبوو چونکە ئەمە استحقاقی خۆمانە و دەکرا بێچێتی و پارتیویا بە هەموو کورد کار بکەین بۆ بەدەستێنانەوەی ئەم استحقاقە نەتەوەیە و لە دوای ئەوە ئێمە شەڕێکی ترمان لە پێشا شەڕی پۆستی پارێزگاری کەرکووکە کە ئەو برادر تا ئێستا تا ئەمڕۆ بۆ پەرلەمانیش نەڕۆشتووە کە یەکێکە لەو کاندیدە سەرکەوتوانەی دەبوو بچێتە پەرلەمان و سوێندی یاسایی بخوا تا ئێستا نیەتی نییە بڕوە یعنی ئێمە شەڕێکمان لە پێشا دەبێ ئەو پۆستە وەرگرینەوە یاخود ئەو مامۆستا حەسیبە زۆرێک لە چاودێرانی سیاسی بە تایبەتی لە هەرێمی کوردستان ئەڵێن لەسەر دۆخی یەکێتی و پارتی یعنی ئەڵێن پارتی دەیەوێ شکۆی یەکێتی تاقی بکاتەوە ئەمە تا چەند وایە گەر وایە یەکێتی ینی بەپێی هەموو لێک تێگەیشتنەکان بێەوە ئەوەی چاودێران ئێستا ینی خوێندنەوەی بووەکەن یەکێتی زۆر باش بەرگەی گرم جارە کاگاوڕێ هەموو جارە یەکێتی نیشتیمانی کوردستان بەرگەی گرتووە بەڵام لە پێناو بەرژەوەندی میلەتەکەی نەرمین واندووە نەرمین واندووە بۆی ناوماڵی کورد تێک نەچێ بۆ ئەوەی ئێمە خۆمان
نارەکانمان بەهێز بوونەوە ئێمە لاواز بووینە یعنی ئەگەر بێت وێچێتی نیشتیمانی کوردستانش وەکو پارتی دموکراتی کوردستان بیری بکردایەتەوە بڕواییت بێ کورد ئەبووە پارویەکی ئاسان بۆ نارەکانمان لەو لاوە ئێمە داعش مەترسێکی زۆر جددیە تا ئەم لە حزەیەش لەسەرمانە ڕۆژ نییە پەلاماری سنگەرەکان نەدا ئیتر چ سەگەری پێشمەرگە بێت سوپای عێراق بێت پۆلیسی فیدراڵی بێ بەردەوام قوربانی لێ ئەکەوێتەوە بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر نەرمی نواندووە بەڵام ئەوەش سنووری هەیە تا ئێرە و بەس من پێم وانە یەکێتی نیشتیمانی کوردستان چیتر بەردەوام بێ لەسەر ئەو نەرمی نواندنە و ئەو کەسانەشی واتی ئەگەن یاخود وا بیرەکەنەوە کە ئەمە شەڕی شکۆیە شەڕی ئیرادەیە بەڵێ بە 100% منیش ئەڵێم وایە لەبەرەوەی پارتی دموکراتی کوردستان کاتێک کە من سەرۆکۆمار پشکی خۆمە یا لە ڕابردووش بینیمان لە تشکیلەی حکوومەتی ڕابردوو کاتێک پۆستێک بەر یەکێتی نیشتیمانی کوردستان کەوت یاخود با دوور نەڕۆین پۆستی پارێزگاری کەرکووک چەندین جار یەکێتی نیشتیمانی کوردستان کاندیدەکەی گۆڕی لەبەرەوەی بەدڵی پارتی نەبوو یعنی لە هەمان کاتدا پارتی دموکراتی کوردستان کە پۆستێک پشکی خۆیەتی یەکێتی نیشتیمانی کوردستان هیچ کاتێ تدخلی نەکردووە یاخود قسەی نەکردووە یاخود بیتۆی نەبووە یاخود نەیوتووە من بەم کاندیدە ڕازی نابم ئەبێم کاندیدە دابنێ بەڵام پارتی دموکراتی کوردستان ئەمەی کردوتە عورفێک هەمیشە ئەوێ هەموو شتەکان بەدڵی ئەو بێ بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم جارە کاتێک کە دکتۆر بەرهەم تاقی کراوەتەوە لە ڕابردوو دکتۆر بەرهەم 4 ساڵ سەرۆکۆماری عێراق بووە جێگری سکرتێری گشتی بووە کە جەنابی مام جەلال دای نابوو بە جێگری خۆی هەڵبژاردەکانی جەنابی مام جەلال 100% لە جێگای خۆیەتی چەندین ساڵ نوێنەری یەکێتی بوو لە نەتەوە یەکگرتوەکان و 4 ساڵ وەزیری پلاندانان بوو و 4 ساڵ جێگری سەرۆکی حکوومەتی عێراقی فیدراڵ بوو هەموو ئەمانە بە تایبەتی ئەم 4 ساڵی ڕابردوو کە بەڕێزیان سەرۆکۆماری عێراق بوونە عێراق لە حاڵەتێکی زۆر خراپ بووە شەڕی داعش مەترسی قەیرانی دارایی هەموو ئەمانە ڕوبەڕووی عێراق بوونەتەوە بەڵام بەڕێزیان توانیویانە لەبەرەوەی خوێندکاری جەنابی مام جەلالە توانیوێتی بەو سیاسەتە شکۆ و دەستور بپارێزێت توانیوێتی شکۆی یاخود هاوسەنگی لە نێوان هەموو پێکاتەکانی عێراق بپارێزێ بۆیە کەسێکی تاقی کراوەیە و ئێمە ئەم پۆستە پشکی خۆمانە ئێمە تایە چۆنەڵێ قاڵ بوو بەڵێ و بەدەل لەوەش ئێمە ینی خۆمان حڕین چێ هەڵە بژێرین وەچێ کاندی دەکەین بۆیە باشترین کاندیدیش بۆ ئێستا بۆ 4 ساڵی داهاتوو بەڕێز دکتۆر بەرهەمە لە زۆرێک لە ئەندامانی سەرکردایەتی و هەروەها لە ئیتر پۆستە باڵەکانی یەکێتی جۆمان لەم پەیاما بێ کە ئیتر یەکێتی دوای هیچ حیزبێک ناکەوێ و بە پارتیتان وت ستۆپ باشە ئەژڵێن دەرگامان دانەخستۆ بە ڕووی گفتوگۆیە هیچ هیوایەک هەیە پارتی لە دەرگاکەی یاوە بەداخەوە ئەو ئیشکردنەی پارتی ئیشی لەسەرەکە یاخود ئەو سیاستکردنەی پارتی سیاسەتی لەسەرەکە زۆر جیاوازە لەگەڵ ئەو سیاسەتی کە یەکێتی نیشتیمانی کوردستانەیەکە پارتی دموکراتی کوردستان بەردێکی زۆر گەورەی هەڵگرت داوای جیابوونەوەی کرد لە کاتێکە ئێمە هیچ مقاوماتێکی دەوڵەتمان ئامادە نەبوو ئێمە ژێرخانی ئابووریمان سفر بوو ئێمە داعش مەترسێکی گەورە بوو لە سەرمان ئێمە دەوڵەتە زلهێزەکان پیان وتین کاتی جیابوونەوە نییە ئێمە خودی حکوومەتی عێراقی ڕازی نەبوو ئەمریکا پێی وتین جارێ پەلەمەکەن سەبر بگرن کاتی جیابوونەوە نییە ئێمە بەردە گەورەکە کە بەدەست پارتی دموکراتی کوردستانەوە بوو بەردەکەی هاویشت و داوای جیابوونەوەی کرد و کۆمەڵێ دروشم و مزایدات کرا بای عێراق ئاڵاکەتان بۆ ئەنێرینەوە ئەمڕۆ پارتی دموکراتی کوردستان یعنی من لام سەیرە هاتووە شەڕی پۆستی سەرۆکۆماری ئەو دەوڵەتاکە کە بە دراوسێ ناوی بردبوو یعنی عێراقەکە دەوڵەتێکی دراوسەیە تۆ بۆچی هاتوویتە داوای سەرۆکۆماری دەوڵەتە دراوسێکەتەکەی تۆ حەقت چێ بەسەر دراوسێکەتەوە بۆیە من ئومێ دەکەم ئەمە تەنها ئومێدی منە ئەمە دڵنیام ئومێدی زۆر بەمانە کە پارتی دموکراتی کوردستان کاتماوە بە سیاست و بەرنامەی خۆیان بچێتەوە و بە زووترین کات ئەو ڕێکەوتنەی کە کردوویەتی وا کارەکە ئێستا بۆ دەرچوون لەو ڕێکەوتنە بەبێ ئیحراجی لەبەروی بەڕاستی ئیحراجیەکی نەک تەنها بۆ خۆی دروست کردووە بۆ سەدرەکانشی دروست کردووە یعنی سەدرەکانەوە نەم دروشمی گەوریان بەرز کردوێتەوە ئێمە کارەکەین بۆ حکوومەتێکی شەفاف و دوور لە گەندەڵی بەڵام لە هەمان کاتە ئەوان ئیقالەی بەڕێز
زێباریان کرد ئەوان داوای ئقالیان کرد ئەوان زۆرترین کاریان لەسەر ئەو مەلەفە کرد لەبەرەوەی دووریشان خستەوە دووریشان خستەوە بەڵێ لەژێر قوبەی پەرلەمانە متمانەیان لێسەندەوە ئێستا ینی ناتوانن چۆن دیسانەوە متمانەی پێ بدەنەوە دەنگی پێ بدەنەوە بۆیە من ئومێ دەکەم پارتی دیموکراتی کوردستان هەموو لایەنەکان لە میحراجێ بپارێزێەوە بتوانێت کاندیدەکەی بکشێنێتەوە وە کار بکات بێتەوە لە ناو ماڵی کورد لەسەر بەڕێی کوردی دابنیشێت و کارکا بۆ ڕێخستنەوەی ناو ماڵی کورد. مامۆستا حەسیب عەبدوڵڵا ئەندامی سەرکردایەتی شێتی نیشتیمانی کوردستان کە لە ستۆدیۆ لە بەرنامەی پانۆراما لەگەڵمان سوپاس دەکەم. مادوم کردی. سوپاس. بەڵێ بینەرانی بەڕێز دەڵقێم شەوی پانۆراماتان پێشکەش کرا میشە ساغ و تەندروست باش بن. خواتان لەگەڵ.